یەکەم ساڵم بوو لێ وەرگیرێم ئیتر ڕاستێکی خۆ دەزانین تەلە بەلێوێکە تازەیە شارەزان نییە کە بە بابەتەکانی ئەوێ ئیتر ڕاستێکی مامۆستاکان یعنی زۆر دژاتی دینانەکرد مامۆستا حتا شێرە مامۆستایانە مامۆستای زمانی کوردۆلۆژی بوو ڕواکە مامۆستا یعنی باسی بابەتی سامیەکانی هەر لا بردبوو یعنی جیهادی مسلمانان و فتوحاتە ئیسلامیەکان باسی ناگرێەوە توندڕەوی من باسی ناکەم حتا ئێوارەیەکیان لە محاضەرەیە سەرک بەشەکەمان یعنی بە شێوەیەک باسی ئیسلام و سەحابە بەڕێزەکان و پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد بڕواکەی من ئاڕەقمە کردەوە مامۆستا ئیتر ڕاستەکەی خۆم پێ نەگیرەوە مامۆستا من بە سەراتێکە بۆ باسەکەم وتی باڵێ فەرموو وتم دۆ سەعاتێکە بەسەر ئەم گاورزوولەکانەیە هەڵەی دەڵێ وەڵا وایان کردەوە وا پێشکەوتون و بەڵام عەرەبێکی پێپەتی کە هیچیان نەبووە تا ئێستا هیچیان دروست نەکردووە هیچ پێشکەوتنیشیان نەکردووە تەنها پێش بە نەوتەکە بەسە وتی چێ بە سەراتەکە وتم دار کارێنجی زانایەکی جوولەکە بوو سەفەرێکی کرد بۆ سەحراکانی سەعودیە هات لێکۆڵینەوەیشی کرد بۆی کە سێری ژیان و باروگزەرانی ئەوان بکە لە کاتی گەڕانەوەی بۆ وڵاتەکەی خۆی کتێبێکی نووسی بە ناوی ئەمە ناوە کوردێکەیەتی بوو بۆ لە مامۆستا من زمانە عەرەبییەکەی نازانم واز لە ژیانی ڕابردووی کۆم بێنە و دەست کە بە ژیانێکی تازە درەم کتێبە لە زەدەمی خۆیان ملیۆنان فرۆشی لێ هەبوو بەڵام لە کۆتاییەوە مامۆستا ئازانی زانەکە چی لە خۆی کرد تەلەبەکان بێدەنگ بوون مامۆستا خۆی بێدەنگ بوو مامۆستا زانەکە لە کۆتاییە خۆی کوشت جاری دووەم و سێمیش وتی دووباری کەرەوە بووم دووبارم کردو بە هەمان شێوە ئیتر وتی چیە لەگەڵ ڕائیی ژیلوانایە با دەست بەرزکاتەوە کێش لەگەڵیان نییە با دەستی داگرێ ڕاکە مامۆستا لەو محاضەرەیە وەڵەکەمان 58 لە بێتیا بوو کەچی دەستی بەس نەکردەوە یعنی نەک بۆ قسەکەی من مەبەستم ئەوە بوو کە پشت لە دینەکەیان نەکەن بەرگری لە دینەکەیان بکەن لە سەحابە بەڕێزەکان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتم مامۆستا زۆر ئاساییە لە قیامەتا پێغەمبەرەیە یەک عەبد لە ئومەتەکەی بڕای پێ نەکردووە کەسی لەگەڵان نییە وتی بەڵای ژیلوان تۆ لەسەر ئەم بڕی و باوەڕ و ئەم عەقیدەیە و بی تەنانەت ژن و مناڵەکانی خۆش ئیسفادەیان ناوێت ڕاستەکەی زۆر بێتاقەت بووم مامۆستا زۆر خەفەتم خوارد محاضەرەکەمان خۆی 7 دقیقە تەواو بوو بە 7 و نیم وتی تەلەبەکان لە کۆتایی هەمووتان بڕۆن بەس بە ئەوی لێ بمێنێ ئاتر پێشەوە بوو بوورە مامۆستا لەم حەزەرەکە وتی ئەزانی وشەی قەڵەم چەند جار دووبارە بۆتەوە لە قورئانە بۆی کە من ببەسێتەوە یعنی کە من لە هیچ شتێک لە قورئان و لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانم منی بەم کەلیمەیە بەسەوە وتم مامۆستا گیان نازانم بەس زۆر هاتەوە بە پێکەنی وتی 300 شتێک جار دووبارە بۆتەوە وڵاتی لە کۆتایە دووبارە قسەکەی دووبارە کردەوەتی ژیلوان تۆ لەسەر ئەم بیر و باوەڕ بووی ژن مناڵەکەی خۆش ئیسفادەیان نیوەت ئێمە تەلەبەمان وەرنەگرتووە لێرە بێت بیر و باوەڕی تونندڕەوی لێرە بڵاوکاتەوە جوابی مامۆستا باتەوە تۆ تەلەبیشی ئەکادیمی ئێرە ناوندێکی ئەکادیمیە ئەم قسانە ئیتر لە کۆتایە وەڵحاصل مامۆستا کۆتای پێ هات و ڕۆژین بڕواکە مامۆستا لە سەیسایە خەتاک و سلێمانی لەگەڵ دوو براتر مەگەڕینەوە یعنی بڕواکە ئەمزانی کە شتێک هەیە گۆرانیە لە ناو سیارەکەی گۆرانی هەڵەکەن قسەی خۆشیان نەکرد پێکەنینیان نەکرد ئاگام لێ قسەیان نەبوو هەتا گەیشتنە سلێمانی چینەوە بۆ ماڵ لە ساعە 8 گەڕام بۆ ئێرە نانم خوارد یعنی بڕواکە لە خەفەتای چم پێ نەخورا شەو چاوەڕێم کرد هەتا بوو بە سەیەکی شەو ئەم کاتانە هەڵسام لە جێگەکەم دەستنوێژێکی جوانم کرد بووی کە بۆ نوێژ دوورگانێژی شەو نوێژم کرد لەر کاتی یەکەم و دووەمە ئەوەنە درێژم کردەوە بوو بووە کاتی نوێژی بانی بەیانی جێم لێ بوو کە مەلا بانییە وتم خۆیان ئەگەر من بەرگری مەدینەکەت کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەحابە بەڕێزەکان داواکارن بە خەوێکی حەق و ڕاستە دروست ئەم شەو مژانم لە تۆ ئەوێت لە زاری پێغەمبەرەکە محەممەد صلی الله علیه و سلم مامۆستا بەگریانە دووبارم کردەوە نوێژی بانیم کرد و چوومە جێگەکەم خەوتم لەخۆڵ مامۆستا بە ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەبوو بەکری سیدیق عوسمانی کوڕی عەفان عەلی کوڕی ئەبی تاڵیب هەموویان لە لای ڕاستی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لە ناوەڕاستدا دانیشتە بوو و باقی هەموو سەحابەکانی تر بە خۆیان و خێزان و ماڵ و منەڵیانەوە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە پشتی پیاوەکان بوون عومەری کوڕی خەتاب زۆر بە پێکەنینە هاوبەلام وتی براکەم دەستی خستە سەر شانم وتی ئەمڕۆ چی کردووە هەموومان دڵمان خۆشە
جامع مصنصوران براسي من عمري كوري خطاب من زور خوشي راسكي يعني هركز يخصي في بالله يعني بدأت خمني هلا دەستی خسەتە شانم تیژیرانشی کردووە هەموو دڵمازۆ خۆشێت مەسەلەکەم بە گریان و بۆ باس کرد یعنی بە شێوازەتمەکەی ئیمامی عومەر خۆی یعنی کاگەیشە عوسمانی کوڕی عەفان بە شەرمەوە بۆ ماسە کرد کاگەیش ئەبوبەکری سەدیق بە ڕاستگۆیی بۆ ماسە کرد یعنی بەم شێوازە دەرێکی کردم تیژیران حەزەکەی پێغەمبەر ببینی مەڵای زۆربەر شەرمەکەم وتی خۆ زۆر داوا کردو ببینی حەزەکەم ببینی لە خەمەکە ما گریان وتم بەڵام نی ئەوە نیم شانی ئەوە نیم بیبینم وتی سەر بەشکەوتا لە بدەم تا وەساوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشتە بوو مامۆستا بڕواکە یەکێک چۆن سەیری شتێکی جوانەکات یعنی چاو ئەبڵەقە بێ دەمدا چەقین دەمەکەیتەوە بەو شێوازە لێم ڕوانی مامۆستا زۆر زۆر جوان بوو خۆم پێ نەگیرا بۆی کە نەبێ بە چاو لە خەوەکە مامۆستا وتم ماشاءالله لا حول ولا قوة إلا بالله ئەم زیکرم کرد ئیتر لێ نزیک بوومەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی داواکە چیت هەیە داواکە مەڵای پێغەمبەر صلی الله علیه و سلم وتم بەرگریەکەم بۆ ئێوە بووە یعنی شەکەی خۆم نیە وتم ئەگە قسە بە خۆم بڵێ وەڵڵی گەر نیازان ناکەم بەس تۆ پێم بڵێ من چی بکەم وتی ژیروان چی ئەبێت ئەگەر تۆ خێرێ بکەی وتم چییە یا ڕسوول الله وتی دوعای هیدایەتی بۆ بکەین ئەوە باشترە بۆ تۆ وتی ئەگەر هەر لەمەوە دۆش هەر کارێکی چاکە بکە نە لەو کەمە بێتەوە نە لە تۆش زیاد بێتەوە و یەک پاداشەکەی وەرەگرێت وتم یا ڕسوول الله خۆ چی بە باشە زانی ئەوە بکە دوعای هیدایەتی بۆ کرد بە ئەو سەرک بەشەی جوگرافیامان ئیتر وتی براکەم داواکە ئیتر مامۆستا سەرهاو بۆی کە خوای گەورە بێنێتە بمێنێتە قسە بۆی کە داوای دەکەم وتی تۆ داواکە و من ئامینە بۆەکەم من دوعامە کردم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامینیە کرد حتى گەشتم وەکو یەسەرە بیرم مامۆستا هەنوو 3 ساڵ لەمەوە پێش ئەم خەوم بینیوە وەکاتە قۆناغی یەک بووم مەچە قۆناغی سێی جامیعەم داوام کردم یا ڕسوول الله داوای دەوڵەمەندی بۆ بکە وەستا وتی بۆچی داوایەکەی مڵای یا ڕسوول الله شەرمەکەم یعنی عیبادەت بۆ چاکەم ئەوانە کەمە نامێ بە چاکی کەمە بۆ من بڵێ خوای گەورە ئەمە یەکێک بووم لەو عەبدانی کە خوای گەورە خۆی باسی کردووە بە ماڵ و سەربەتیان لە پێناو خوای گەورەی خۆیان بەخشن ئەمە یەکێک بووم لەو عەبدانە وتی وعدم مەرێ تمەڵە یا ڕسوول الله وعد بێت سەرجەم سەحابە بەڕێزەکان بە شایەتی خۆت بە شایەتی سەرجەم مەلایکەتە بەڕێزەکان ئەگەر منی غەڵەتم بۆ پارێوە کرد یعنی کە دەوڵەمەند بووم ئامادەم بە هەموو جۆرە سزایەک تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامینی کە وتی خوا گیان بە نیەتی خۆی لەگەڵا بکە تر ڕاستەکەی مامۆستا وەکو شتێک لە خەوەکەمە یعنی بمرم یعنی سەرە مەرگم بێت سەری خستمە سەر ڕانی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەوانەیش هەرچوار ئیمامە بەڕێزەکە لێم کوبوونەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم عەباگەی خۆی داکرد یای بە منە تر من ئەم دوعایەمە کرد شایەتمانم هێنا لەسەر ڕانی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی چۆن هێشێکە بێ بە لە کافریەوە بێ بە موسڵمان شایەتمانە هێنێ شایەتمانم هێنا و دوعاەتی کۆتای سوورەتی بەقەڕەم وت ئەین بڕواکە مامۆستا کاتی خبرم بۆ مامۆستا ئاگام لە خۆم نەما بوو یعنی لە ئاخری کۆتای سوورەتی بەقەڕەیە چاوم کردەوە کۆتایەکەی چاوم کردبووە لە ماڵ و ئاگام لە خۆم بوو دوعاکەم هەتاکو تاوم نەکرد مامۆستا هۆشم بووە لای خۆمەوە نەبوو هەموو گیانم لەسەر ئارەق نیشتە بوو بڕواکە یعنی وام بێ هەو جلەکانم گۆڕی ئیتر ئەمە یەکێکە لەو خوانی مامۆستا یعنی زۆر دڵم پێ خۆشە و سوپاس بەخوای گەورەش هەر نەتیجەکەیم بینی ئەو دکتۆرە بەڕێزە بڕواکە مامۆستا لەبەر سەرک بەشی جوگرافیا لادرا بەخوای گەورە هیدایەتی یا بڕواکە بە یەک شێوە باسی ئیسلامیشی ناکرد بە غەڵەتی دڵم زۆر خۆشەکە دوعاکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم گیرا بوو الحەمدولله سوپاس بەخوا بوو برە مامۆستایان سەرم هێشانن داوای لێبوونەکەم لە هەموو ئەم پشتوبرا موسڵمانانە